لە شاری هەولێر و لە هۆڵیانەی شەترەنجی خانزادی دەیەمین پاڵەوانیەتی شەترەنجی بلیتزی خانزادی نیودەولەتی بەرێوەچوو پێش دەستپێکردنی پاڵەوانیەتەکە یانی شەترەنجی خانزاد ڕێزێنانی پێشکەش بە فەرهاد عەلی کرد لە کاتێکدا هەم یاریزان و ناوبژێنی شەترەنجە و بەڕاگەری کۆلێژی پەروەردەی شەقڵاوە دیاری کراوە. پاڵەوانیەتەکە بە بەشداریکردنی 90 یاریزانی کوڕ و کچ لەسەر ئاستی شارەکانی عێراق و وڵاتانی دراوسێ بە سیستەمی سویسری بە نۆگەڕ بە کاتی سێ خولەک بۆ هەر یاریەک بەڕێوەچوو. بەهۆی ئەوەی پاڵەوانیەتەکە خێرا بوو هەر بۆ ئێماوەی تەنها یەک ڕۆژی خایاند و ئەنجامەکانیش بەم شێوەیە بوو. لە کوڕان حسێن عەلی یەکەم و ئەحمەد جەزاد دووەم و پۆڵا دڵزار سێیەم بوون. لە کچانیش هەردوو خوشەکە ڤین کەمال و دلین کەمال یەکەم بوون و یەکەم و دووەم بوون و کازی وەسەڵاحیش پلەی سێیەمی بەدەستێنا. کردنەوەی پاڵەوانیەتی شەترەنجی خێرای خانزادی نێودەوڵەتی کە وەک یەکەم سەرەتای چالاکیەکانی ساڵی 2020یانەکەمانە ئەمە لە میانی ئەو کاروباری بەرنامەی یانی شەترەنجی خانزادە کە بۆ ئەم ساڵماندانایە وەک ڕاهێنانێک بۆ یاریزانەکانمان و هەروە دروستکردنی دەرفەت بۆ بەریەککەوتنی یاریزانەکان لەگەر یاریزێنە بەهێزەکانی کوردستانی و عێراقی. جێگەی خۆشحاڵیە کە بەهێزترین یاریزانەکانی سەر ئاستی کوردستان و عێراق لە پاڵەوانیەتەکەمان بەشدارن جگە لە بەشداریکردنی چەند یاریزانێک لە وڵاتانی سووریا و ئێران کە ئەوانەوەی کردیا هێز و زیاتر بە پاڵەوانیەتەکان بداتن و بەشداریکردنی ئەم جۆرە یاریزانانە و ئەم یاریزانە بەهێزانە لە پاڵەوانیەتەکان یانی شەترەنجی خانزاد بۆ ئەو دەگەڕێتەوە بۆ ڕێکوپێکی لە ڕێخستنی پاڵەوانیەتەکان و ناوبژیوانیکردنی پاڵەوانیەکان. بەدڵنیاییەوە ئەنجامدانی ئەم جۆرە پاڵەوانیەتانە یەکێکە لە بڕگە پێویستیەکانی بەشی ڕاهێنانی یاریزانەکان. ئێمەش وەک یانی شەترەنجی خانزاد دوای ئەوەی کە بۆ چەند ساڵێک لەسەر ئاستی عێراق بە باشترین یانە هەڵبژێردراین بە ئەرچی خۆمان دەزانین کام جۆرە پاڵەوانیەتانە ئەنجام دەین.